والله ئەوەی کە دیارە دەوڵەتی تورکیا بە قوڵایی کە ئێوە فەرمووتان چرکی ملت هاتوۆتە ناو خاکی هەرێمی کوردستان ئەوە بە کارێکی نەشیا و باش نەباشە زانین و زۆر خراپە بۆ کورد و ئوسوڵەن بۆ ماڵی کورد و ئەوەی کە هێزە کوردیەکان کەفنە داویەوە و کە دژی یەکترین چەک هەڵگرن و دژی یەکترین بینەوە زۆر بە خراپە زانین و هەمویان داواکەین لە هەمویان کە ئەوە نەکەن و بەڕاستیەوە بە حرام بزانن کە دژی یەک لێدوام بدەن دژی یەک چەک هەڵگرن دژی یەک هەر کارێ بکەن و ئەوە هەدەفی دژمنانی کوردە کە کورد دژی کورد هەڵسێت و کارێ بکات و چەکڵگرن ڕوو بە یەکترین بۆیە ئێمەوە محکومەکەین بە خراپە زانین و دەوڵەتانی ئەم ناوچە دەوڵەتانی دژە کورد پلانیان ئەوەیە کە نێڵەن کوردەکان بە تواو هێزەکان لە چوار پارچەی کوردستان بە یەک و تەبابن و ئەو پلانی ئەوانە کە ناتەبابن و دژی یەک کارکەن بۆیە ئێمە داواکەین لە هەموو لایەک خۆڕاگردن لە هەموو لایەک داواکەین کە بە دوور بن لە دژی یەک کارکردن بۆیە ئەمە پێویستی بە یەکدەنگی کەیەوە هێزەکان بەداو یەکە ناوچیگەر بن قسەی خێر بۆ یەک بکەن و نەکەفینە داوی دژمنانمانەوە بۆیە دژمن لە ئێمە دەست ناپارێزێت دژمن کاری خۆی ئەکات ئەو دەوڵەتە وەک دەوڵەت باشاکە و ئێمەی کە لە چوار پارچێ دابش بووگین ئەبێ لە فکریەوە بین کە یەکریزی کورد ڕابگرین بۆیە ئەمە نەزەری ئێمەیەوە ئەوە باشە زانین کە کورد لە فکری خۆیان بێت و کەس دۆستی کوردیە ئێمە هیچ جیاوازیک نابینین لە بینی دژمنانی کورد داگیرکەرانی کورد هەر کامیان بە مەبەستێک و بۆ هەدەفێکی تایبەت و بە خصوص خۆیان دژی کورد پلانە گیاڕن و جاروای شەبەیەک و هاوپەیمانیەتیە بەرزن دژی کورد یعنی ئەوەی کە ئەوان کۆکاتەوە دژایەتیکردنی کوردە بۆیە ئەوەی کە لەسەر ئێمەیە وەکو کورد ئێمەشێ بە فکر ناوماڵی خۆمان بین ئێمەشێ بە فکری یەکریزی خۆمان بین بە هەموو لایەنەکانەوە نابێت دژی یەکترین کار بکەین ئەمەی کە ئیمڕۆ ڕووەدا بەداخەوە لە ئەم منتەقە ئەوەیە کە ئێمە هەموو هێزەکانەوە من بەبەسم یەک هێزی تایبەت نییە هەموو هێزەکان ئەوانەوە تاثیر گوزارن لەسەر مەسئلەی کورد نابێ وابیرکەنەوە کە دژمنیان کوردێکە ئەوەی دژمنت لە بینی ئێمە خەریکە ئەوواکات ئێران بە نوعی خۆی ئێکات تورکیە بە نوعی خۆیەکان ئەوان منافعی درێژ خاین و دووری خۆیان ئەبینن بۆیە ئێمە نابێ کەفینە داوی ئەوانەوە لە مەسلەی ئاو لە مەسلەی خاک لە هەموو بابەتێکەوە ئەوان خەریکن کورد تووشی قەیرانەکەن قەیرانی ساختەمان بۆ دروست دەکەن بۆیە ئێمە نابێ کەفینە ئەو مەسەلە و داوەوە من ئەتوانم فقط داوا بکەم وەک پێشنیار کە هەیەتێکی بێلایەن بڕوا بۆ ڕوونکردنەوەی ئەو حادثە ئەوەی حادثەیەکی بەڕاستی حاڵ و هەژێ نەبەڕاستی ئەوە ڕوون کردێتەوە و هیوادارین ئەوە نەکرابێت ئەوە نەبوو بێت من خۆم ئارزوومەوەیە هیوادارم ئەوە نەبوو بێت یانێ کوردێک دەستی بخوێن کوردێترا نەچوو بێت بەڵام ئەوەی کە مهمە ئێمە هەموو لاینەکان من بەڕاستی ڕوم لە یەک لاین نییە هەموو لاینەکان هەوڵی ئەو بین کە دژمنایەتی بۆ یەک نەکەی کوردی ڕۆژهەڵاتی بۆ باشووری بۆ باکووری باکوور بۆ ڕۆژاوە ئێمە محکومین بە متحد بوون و یەک دەست بوون نابێت دژایەتی یەک بکەین بۆیە دژمنانمان لەسەر خەتن ئەوان لەسەر خەتن بۆیە ئێمە نابێت لەوە ئەو کەفینەوە داوە من بەڕاستی زۆر پێمان ناخۆشە ئەوەی کە ڕووی داوە بەڵام چون معلوماتی کافیمان نییە شتی باش نازانیان هیچێک نازانین من ناتوانم بڵێم کێ لە کێ دراوە یان نەدراوە من ئەوە ناتوانم بڵێم بەڵام ئەتوانم بڵێم کە هەیەتێدا بنرێت لە ژنێکدا بنرێت بۆ ڕوونکردنەوەی ئەوە بۆ خەڵک ڕوو بێتەوە چی بۆیە چی نەبوو ئێمە بە مێژووی خۆمانە ثابت کردووە هەنگاومان بۆی نیاوە کارمان بۆ کردووە لە هەر کێکا کە مەسەلەی کورد کەفتێتە خەتەر ئەوە وەک نمونە وەک شەڕی داعش ئێمە 18 مانگ لە بەرەی کەرکووک ئابووگین وە شەڕمان کردە دژی نەیاران و دژمنانی کورد شعرێکی خۆمانزانی وە پشتیوانی هەموو بەشەکانی کوردستان بووین بۆ هەر شۆڕش و بزوتەوەی کە بوو بێت و بەرحەق ئێمە کار خۆمان کردووە و ئەوەش بەرشانی خۆمان نزانین لەم کێشەگەرە بتوانین قسێکی خێرکەین بۆ هەموو لایەک و بتوانین ماڵی کورد یەک دەست و یەک ڕنگ نگابێڵین نێڵین دژمنانمان لە
کلێنێک کرد لە بینمانە دروستەکەن مەهرەبەرداری و سوئیسوادی خۆیان کە بۆیەوە بەرکی سەرشانی خۆمانەزانین بۆ ویشە هۆڵمانداوە بەردەوە وڵا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بەداخەوە لەژێر زوڵم و زۆری جمهوری ئیسلامیە هەیە و جمهوری ئیسلامی کە گەورەترین دژمنی کوردە و لە ناوچەکەیشە بەرفراوانی خەریکە کارەکات ئەوان باشتر لە هەموو بەشەکانی تر هەست بۆ زوڵم و زۆرەکەن فەرقی نییە ئەوەی کە لە تورکیا خەریکە لە باشوور و لە باکوور هەیەکات ئەوەی کە لە ڕۆژاوا کردیگە ڕۆژهەڵاتی هەر بۆ نسبەتە لەژێر دەستی حکوومەتی ئیسلامیایە و ئەو زوڵم و زۆرە بینێ بۆیە ڕای من ئەو هەستە نیشتمان پەروەری ئەو هەستە شۆڕشگێڕانە خەڵکی ڕۆژهەڵاتەتی بە نسبەت دژمنان و داگیرکارانی فەرقی نییە چ کۆماری ئیسلامی بێت چ دەوڵەتی تورکیا بێت دەرەحاڵ ئەوە هەستی خۆیان دەرەبڕن و بە دڵنیاییشەوە ڕۆژێک دێت کە ئەو هەستە یەک بگرێت و بتوانین لە هەموو کوردستانی گەورەیشە ئێمە بتوانین جەژنی ئازادی و سەربەستی خۆمان گێڕین داوای یەکگرتنی کورد داوای یەکدەنگی کورد ماڵی کورد نەشێگێت بۆیە ئێمە سەرنوشتی مشترکمان هەیە ئێمە دەردی مشترکمان هەیە ئێمەش لە هەوڵی ئەو بدەین کە کورد بپارێزین لە هەموو ئەو بەڵایەیە کە پێ و تەحمیڵەکرێت ئیسلاحەن ئێخەنە ناو ماڵمانەوە بۆیە هیوادارم ڕۆژێ بێت کە بتوانین بە ئازادی و سەربەستی بەیەکۆ بچین